جارێ پێش هەموو شتێک ئاوا پەنجەی شادمانت بەرزەوەکە. ئێستا لەم کاتەیە هەر لەم کاتەیە پەنجەی شادمانت بەرزەوەکە. بەڵێ لە دوای منەوە بڵێ أشهد أن لا إله إلا الله أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. الله أكبر. أما إساتو الحمد لله مسلماني لا إيما مسلماني ظاهرا ما سام گەنجێکی زۆر گوناحبارم ئەوەی خوا پێی ناخۆش بێکردوومە خوا لێت خۆش بێ باسی هیچ تاوانی مەکە چیت ئەوێ باسی تاوانەکە ناکەم ئەمە لەسەر دەستی تۆ مامۆستا من خوا هیدایەتم با بگەڕێمەوە لەسەر دەستی تۆ هەرچی بە من بکرێ من لە خزمەتتام هەرچی بە من بکرێت تۆ مادام ئەتەوێت تەوبە بکەیت من ئەبمە خزمەتتام حەڵە قوربانە بە مامۆستا گیان مادام ئەتەوێت تەوبە بکەیت من گەنجێکم ماڵ و مناڵم هەیە لەخوا بەزیا بێ دوو مناڵی جوانیان خوا دوو مناڵی جوانی پێبەخشیوم بەڵام ئەوەی ڕاستی بێ گوناحبارم بەڕاستیش سوێن بەخوای گەورە ئەمەیە تۆبەیەکی نسوح ئیشەڵڵا بکەم ئینشاءڵڵا نوێژەکەیت نایکەم ناڵم بە تەمام ئیشەڵڵا زۆر باشە جارێ پێش هەموو شتێک ئاوا پەنجەی شادمانت بەرزەوەکە ئێستا لەم کاتەیە هەر لەم کاتەیە پەنجەی شادمانت بەرزەوەکە بەڵێ لە دوای منەوە بڵێ أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. الله أكبر. أما إساتو الحمد لله مسلماني لا إيما مسلماني ظاهرا أوي لسرت براكم أوي لسرت يساء روي خوت أشوريت دست أكيد بنجاح بو يكم جات برامبر بخواء وسيط. الله أكبر. کردومە نوێژم کردووە مامۆستاش یعنی بەڕاستی شەوانی شەو نییە منیش تەنانەت بەبێ شادمانیش ناخەوم زۆر باشە قوربان بەڵام لە گوناح بەردەوامم بەڵام تۆ نوێژ ناکەیت نوێژەکانیشم ئەزانی چۆن یعنی مامۆستا من کاتێک جا دەست خەمن دەستەکەمە نوێژ مانگێکی کەم و دوای لێ بمەوە نازانم بۆ چاوەکەم وەکوتم ئێستا شادمانت هێنا بڕۆ خۆت بشۆرە دوور کاتی نوێژی تەوبە بکە لە سوژدەیە زۆر داوای لە خوا بکە خوای گەورەی استیقامە و پێ ببەخشێ یارمەتی و بە ئەگە برادەری خراپت هەیە وازی لێبێنە برادەری مەشروب خۆرت هەیە وازی لێبێنە ئەگە گیرۆدەی هەر گوناهێکی ئیمشە وعدی ئەڵڵادا مەگەڕێرەوە سەری برادەری مەشروب خۆرم نییە برادەری خراپم نییە سپاس بخوا بەڵام من خۆم ئەو خراپم خۆم ئەو شتانە مامۆستا خۆت ئەوانە ئەەکەی بەڵام ئەبێ ئیمشە و لەم لای بەشا بڕیار بە کە جارێکی تر ناگەڕێمەوە سەر ئەو تاوانە قێزەونانە و دوای ئەوە هەوڵدا ئەگەر مادیەن یعنی توانات هەیە هەر ئەم مانگە ناوی خۆت بنووسە ئەگەر بۆت ئەکرێ بڕۆ بۆ عومرەیە بکە لەگەڵ مامۆستا ئێستا بە قورگی گریانەوە سوێن بەخوا شتاڵێم یعنی مادیم باش نییە دنیا یعنی هەموو دنیام کرد حەزم کرد لەگەڵ تۆیان سەفەرێ بکەم بۆ ئەوەی کە لەگەڵ تۆیان بچمە ماڵی خوا نەمتوانی ئینشاءالله ئەوەش ئەتوانیت تۆ ڕووکە خوای گەورە بەجددی چەندێکە زۆر بەڕاستی دەمێک هەر دەمێکە زۆر حەزم لە ئەمرەیەکە مامۆستا بەجددی حەزم لێتی تۆ جاری خۆت فێری عەقیدە بکە فێری نوێژەکانت بە لە کاتی خۆیان نوێژەکانت بکە ئیلتیزام بەو دینەوە بکە زۆر ئەستەغفیرڵڵا بکە یەقینت خوای گەورە دەروی خێرت لێ کاتەوە ئەو کاتە خۆی خەڵکێک یارمەتیت ئەدا بڕۆی بۆ عومرە لەگەڵێ بە قوربانە مامۆستا گیان زۆر دڵخۆش بم